کۆبنەوەی دکتۆر لەتیف ڕەشید سەرۆککۆمار و خانمی یەکەمی عێراقا لەگەڵ پاپا فرانسیس پاپای ڤاتیکان کە بە پێشوازیەکی گەرم دەستی پێکرد. پرسە گەرمەکانی ئێستا و پەیوەندی عێراق و ڤاتیکان و پێکەوەژیان و هاوکاری و ئاشتی و سەقامگیری لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوڕاست و جیهان تەوەری کۆبنەوەکە بوو. لە کۆبنەوەکەدا سەرۆککۆمار ئاماژەی بۆدا عێراق هەنگاوی گەورەی ناوە بۆ هێنانەکایی ئاسایش و سەقامگیری سیاسی و کارە لە پێشینەکانی بریتیە لە دابینکردنی خزمەتگوزاری و باشترکردنی ئاستی بژێوی هاوڵاتیان و ئامادەکردنی ژێرخانی ئابووری و گەشەپێدانی ئابووری بۆ بەدیهێنانی گەشەسەندنێکی فراوان. لەگەڵ قەداسەتی پاپا و سەرۆکوەزیرانی ڤاتیکان کۆبووینەوە باسمان لە پێکەوەژیان و ئازادی ئاینی کرد. ئەم سەردانە سەردانێکی زۆر گرنگە بە تایبەت بۆ وڵاتێکی وەکو عێراق کە پێکهاتی مەسیحی و پێکهاتی تری ئاینی تێدا دەشین. بەگشتی سەردانەکەمان زۆر گرنگ بوو. لە کۆبنەوەکەدا سەرۆککۆمار باسی لە بارودۆخی کریستیانەکان کرد، جەختی کردەوە کە پێکهاتەیەکی سەرەکین لە بنیادنانی وڵات و پێشکەوتن و خزمەتگوزاریەکەی و دەرگاکانی سەرۆکایەتی کۆمار کراون لە بەردەم مەسیحەکان بۆ بەردەنگەوە چوون و داواکاریەکانیان. لەبارەی بارودۆخی فەڵەستین و غەزە سەرۆککۆمار ڕایگەیاند عێراق بە توندی پێشێلکاریەکان و هێرشە بەردەوامەکان دژ بە فڵەستینەکان سەرکۆنە دەکات و داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتیش دەکات هەوڵی زیاتر بدات بۆ ڕاگررتنی هێرشەکان و پاراستنی هاوڵاتیانی مەدەنی و مسۆگەرکردنی گەیشتنی هاوکاری مرۆیەکان. لە بەرامبەردا پاپای ڤاتیکان پێشوازی لە سەردانەکەی سەرۆککۆمار کرد و جەختی لە پشتیوانی ڤاتیکان کردەوە بۆ هەوڵەکانی عێراق لە بەهێزکردنی پەیوەندیەکانی نێوان ئاین و پێکهاتەکاندا. پاش کۆبنەوەکە سەرۆککۆمار و خانمی یەکەمی عێراق لەگەڵ پاپا دیاری عێراقیان پێشکەش بە پاپا کرد. پاشان سەرۆککۆمار و خانمی یەکەمی عێراق لەگەڵ پێترۆ پارۆلین سەرۆکوەزیرانی ڤاتیکان کۆبوونەوە. سەردانێکی کاریگەر لە ڕەوشێکی هەستیاردا سەرۆککۆمار و خانمی یەکەم لەگەڵ پاپا فرانسیس و سەرۆکوەزیرانی ڤاتیکان کۆکردەوە. هەلومەرجی ئێستای عێراق و خۆرهەڵاتی ناوڕاست و نێودەوڵەتی گرنگترین ئەو تەوەرانە بوون کە باسییان لێوە کرد. بێستم سەلام. کورسات نیوز، ڕۆما، پایتەختی ئیتالیا.